الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله، نحمده ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن سيدنا وقائدنا وزعيمنا محمدا صلى الله تعالى عليه وسلم عبده ورسوله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله وطاعته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله في وفيكم وفي الناس أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. سلام ورحمة بزي ومهرباني خواهي پروردگار برجد بسر قشلاك من إن شاء الله. خوشکو برایان نوشخوێنان میوانانی ماڵی خی پەروەردگار، صفەتێک لە خودی بەشێک لە مرۆڤەکان هەیە، صفەت و ئاکارێکی ناشرین دوور لە بەهای مرۆڤایەتی، دوور لە پرەنسیپەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، ئەویش صفەتی غوروری و خۆبەزلزانین و سەرگەردانیە، صفەتێک کەوا مرۆڤ زۆر معجەبی نەفسی خۆی دەبێتن لە ڕێگای ئەوەی کەوا خوا ماڵی پێداوە بە ماڵەکەی غورور دەبێ، یاخود خوای پەروەردگار دەسەڵات و مەنسەب و پلە و پۆستی پێیداوە پێی غورور دەبێ، یاخود بە عیلم و زانست و شەهادەکەی غورور دەبێ. ئیواش هەیە بە زۆرکردنی عیبادەت و خواپەرستی غورور دەبێ، دەبێ ئینسان وریا و ئاگادار بێ. خی پەروەردگار ئەو سیفەتەی لە مرۆڤ قەدەغە کردووە. خی گەورە دەفەرمێت: یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە بڕەبیکە الکەریم. ئەی مرۆڤ، چیوا لێ کردی کەوا سەرگەردان بی بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەتەی خی پەروەردگار کە لەگەری کردووی، تۆ دەست بە غروری و سەرگەردانی و خۆبەزلزانین و بە گەورەزانین بزانی، تەکەبور لەسەر بەندەکانی تر لێ بدەی. پێم خۆش بوو لەوتاری ئەوڕۆ لە خزمەتتان بچینە خزمەت بابەتی دەرەنجامی غوروری. کاتێک